لە ئاوایی بنەکەی قوڵایی گەرمیان هاتوون لە ناو خوێندنگایەکی بنەڕەتیدا سیمیناری هۆشیاری بۆ خوێندکاران و مامۆستایان ئەنجام دەدەن. سێ مامۆستای پەروەردەی کفری هەموو هەفتەیەک دێ بەدێ دەگەڕێن و ئەو بابەتە هۆشیاریانە دەگێنن کە بۆ ئەم دەور و زەمانەی خوێندن و پرۆسەی پەروەردە پێویستن. کۆمەڵی بابەت باسەکەین لەسەر ئەوەی چۆن بتوانین لە بواری خوێندن سەرکەوتووتر بین. مەبەستمان لێی وشیارکردنەوەی هێزری تاکە بەتایبەت قوتابی خوێندکار لە ناوەندەکانی خوێندندا جا ئەم پرۆژەیەش خۆی لە چەندین کۆڕ و پانێڵ و سیمینار و دیبەیتا دەبینێتەوە بۆ وشیارکردنەوەی خوێندکاران لە بابەتەکانی هاتوچۆ ڕێنمایەکانی هاتچۆ ژینگەی گەشت و گوزار و هەروەها خراپبەکەنانی ئامێرەکانی ئەلکترۆنی تونند و تیژی ئێمە دەمانوێت لەم ڕێگەیەوە بکەین کە هەم مامۆستا هەم خوێندکار لە سیستەمێکی پەروەردەیی تەندروستدا خزمەت بە سلکی پەروەردە بکەن. هۆیەکانی خوێندن لەم لادێ دوورە دەستانەدا بەردەست بن یان نا سیمینارەکان دەگەیەندرێن. خوێندکارانیش بە تاسەوە سەرنج دەدەن و تێکەڵ بەو بابەتانە دەبن کە کەمێک لە وشەی ناو کتێب و پرۆگرامی خوێندنەکەیان جیاوازە. ئەم سیمینارانە دەرگایەکی ترن بۆ هۆشیارکردنەوەی تاک لە گۆڕانکاری و مافوو ئەرکەکان. بە بڕوای من ئەوەی سیستەمی پەروەردە لە ئێستا جەختی لەسەر کاتەوە ئەم بابەتانەیە و من پێم وایە گرنگە هێز و قوتی زیاتری خۆمان بخێنە شوێنە دوورەدەستەکان تاوەکو شوێنەکانی ناوشار بۆ نمونە من ڕەنگە بتوانم لە ڕۆژێکە 2 قوتابخانە 3 قوتابخانە بچمە 2-3 قوتابخانە بەڵام ڕەنگە بۆ دەرەوەی شار پێم نەکرێت. سمینارەکان ئێمە کۆمەڵێکی بابەتی دەرونیە متمانە بەخۆبوون لایەنی دەرونی زاڵبوونە سەر ترس و دڵە ڕاوکێ و بڕگەی دووەمیشی لەسەر ئەوەیە چۆن کۆشش بکەن خشتەی ڕۆژانەدا بنەن بۆی تاکێکی سەرکەوتویان لێ دەرچێ هەم لە بواری قوتابخانە و هەم لە ناو کۆمەڵگەشە تاکێکی ڕۆشنبیر بن بتوانن تاکێکی سوودبەخش بن بۆ کۆمەلگا تاکێکی ژینگە پارێز بن. من وەکو بەڕێوەبەری قوتابخانەی شانەزەری بنەڕەتی لە سنووری پەروەردەی کفری ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بۆ مامۆستایان و بۆ قوتابیان بە گرنگی دەزانم هیوادارم پەرەی پێ بدرێت چونکە هەم مامۆستا هەم قوتابی سوودی زۆری لێ وەردەگرن. پێشکەشکردنی ئەم سیمینارانە پرۆژەیەکی هۆشیاری پەروەردەیی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفریە و ساڵانەش جێبەجێ دەکات. بەردەوامبوونی دەرگایەکی تر بەڕووی پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و تەژی لە تەندروستی دەکاتەوە.